بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا مسلمانانی ئازیز بینەرانی خۆشەویست سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ سوپاس بۆ پەروەرێن لە ئەڵقەیەکی تری زنجیرە بابەتەکانمان لە ژێرناو نیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خەزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە بەڕێزانم لەو چەند ئەڵقەی ڕابردوو ئەو پەیامەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئێمەیدا بریتی بوو لەوەی هەوڵدا ئەوانی تر خۆشحاڵ بکە و بۆ ئەو هەنگاوەش کۆمەڵی ڕێکار ڕێنمایی جوان خرایە ڕوو لەو ڕێگانە ئەتوانین ئەوانی تر بەختەوەر بکەین خۆشحاڵتر بکەین لە حاڵەتی هەنگاونان بۆ بەختەوەرکردن و خۆشحاڵترکردنی ئەوانی تر ماڵ و خێزان و خانەوادەی خۆش لەبیر مەکە هەڵبەت مرۆڤ ئەگەر بیەوێ دەست بە هەنگاوی بەختەوەرکردن و خۆشحاڵترکردنی ئەوانی تر بنێ زەرور وایە سەرەتا لە ماڵی خۆی دەست پێ بکاتن ماڵی خۆش لەبیر نەکە وەکو گلەیەک لە زۆر کەسایەتی کە دەکرێ ئەوەی ئەڵێن خۆی کەسێکە لە دەرەوە لەگەڵ خەڵک و دەوروبەر تا بڵێ کەسێکی قسە خۆش مەشرب خۆش دەم بە خەندە و پێکەنینە بەڵام بەداخەوە کاتێک کە ئەگەڕێتەوە ماڵەوە کەسایەتێکی توندوتیژ زبر دموچاو و ڕوخساری پێکداداوە وەک هەمیشە پرسە و تەعزیەی هەبێ کۆستی کەوت بێ قسەیەکی خۆش بزەیەکی لێ نابیسرێ و لێ نابیندرێ ئێمە هیچمان نەکرا ئەگەر بەو شێوازە مامەڵە لەگەڵ خانەوادە و خێزانی خۆمان بکەین چونکە سەرەتا ئەبێ ئینسان بۆ خۆی بۆ دەوروبەرە نزیکەکانی خۆی پەرۆش بێ دڵسۆز بێ هەوڵدا خۆشحاڵیان کە دواتر ئەتوانێ ئەو خۆشەویستی و دڵخۆشی کردنەی بەرامبەر بگوازرێتەوە بۆ شوێنی دووتر و کەسانی دوورتر بە سەرەتا دەست پێ بکەین بە دایک و باوکمان تۆی موسڵمان ئەگەر ئەتەوێت دەست بە پرۆسەی خۆشحاڵترکردنی ئەوانی تر بکەیت سەرەتا لە دایک و باوکی خۆت دەست پێ بکە دایک و باوک بەپێی دەقەکانی قورئانی پیرۆز و فەرموودە بە پێزەکانی پێغەمبەری بەڕێزمان صلی الله عليه وسلم خۆشەویستترین شایەنترین کەسانێکن کە مافیان بەسەرمانەوە هەیە خۆشحاڵیان بکەین ڕێز و حرمەتیان بگرین دڵیان خۆشکەین لە دوای بەندایەت و عیبادەتی خوا ئەبێ ئینسان ڕێز لە دایک و باوکی خۆی بگرێ پەیامی قورئانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین فەرموودە باسی لەوە کردووە ڕەزامەندی خوا لە ڕەزامەندی دایک و باوکە ڕضا الله فی ڕضا الوالدین بۆیە بێ ئاگامان لێیان بێ چاکەیان لەگەڵا بکردن ڕۆژانە بەر لەوەی بچێ سەرکار بڕۆ دەستیان ماچ بکە لە ئەحواڵیان پرپرسە چ پێویستێکیان هەیە چ داواکارێکیان هەیە هەوڵدا بۆیان بەپێی توانە جێبەجێ بکە کە گەڕایەوە ئەگەر لەگەڵ تا ئەژین سەرەتا بڕۆ دەستیان ماچ بکە دوعای خێریان بۆ بکە داوای ڕەزامەندیان لێ بکات تۆ ڕازی دایکە باوکە لێم ڕازی هەوڵدا دڵی خۆشکە بە هەر وەسیلەیەک بێ لە وەسیلەکانە هەوڵدا بە هەمان شێوە هاوسەر و خێزانی خۆت تۆ پیاوێک کە دەچیە دەرەوە هەوڵدا خێزانی خۆت خۆشحاڵ کە کە ئەگەڕێەوە بە هەمان شێوە قسەکانت نەرم بێ قسەکانت خۆش بێ خۆشەویستی بۆ دەربڕە سۆزی تێدا بێ لە کاتێ تەنانەت لە جاری وەیە بە دەستە گەمەیەک ئەتوانی هاوسەرەکەت خۆشحاڵ بکەیت جار لەگەڵ خۆی بۆ سەفرە و گەشتێک ببە بۆ سەردانێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردوین
فێری میهرەبانی کردوونە فەرمی خەیڕوکم لئەهلی وأنا خەیڕوکم لئەهلی چاکترینتانن بۆ خانەوادە و خێزانی خۆی منیش لە هەمووتان باشترم بۆ خانەوادە و خێزانی خۆم بەڵێ لێرەوە چاکێتی ئەتوانی پەخشکەی بە دەور و بەرتا کە کاتێک بە شێوازێکی کردەیی لە نێو خانەوادە و خێزانی خۆت سەلماندت کە مرۆڤێکی چاکەکاری و چاکەخوازی هەوڵت داوە ئەوانت لە خۆ ڕازی کردووە دڵی ئەوانت خۆش کردووە و ئەبێ چۆن تۆ هەوڵەدەی دڵی ئەوان خۆشکەی ئەبێ هاوسەرەکەشت هەوڵدا دڵی تۆ خۆشکە بامان شێوە بێگومان منداڵەکان لەبیر مەکە ڕەنگە منداڵەکان لە قۆناغێکی تەمەندان کە زیاتر لە هەمووان زیاتر پێویستیان بە سۆز و دەربڕینی خۆشەویستی و ناز ڕاگرتن هەیە هەندێ باوکەیە بەداخەواڵێم هەندێ منداڵەکان لە کاتی گەورەیشە شکاتیان لێەکەن سکاڵیان لێەکەن دەڵێن بزەیەکمان لەسەر ڕووی باوکمان نەبینیە قسەیەکی خۆشمان لێ نەبیستووە ڕۆژێک لە ڕۆژان گەشتێک سەیرانێکی پێ نەکردوین ڕۆژێک لە ڕۆژان یاری گاڵتەیەکی لەگەڵ نەکردوین هەندێک خەڵواتێکا پیاوەتی ئەوەیە کە مرۆڤێ بێ وەکو پەیکەرێک لە ماڵەوە بوەسێ بە سیستەمی سەربازی ئەوانیش لە خزمەتیا بوەسن تەنها بەڵێ نەخێر زیاتر لەوە جوڵە نییە دەنگ نییە لە ماڵەوە ئەوە ماڵ نییە ئەوە سەربازگەیە ماڵەکانتان مەکەن بە سەربازگە بڕۆن ڕۆژێک لە سەربازگە بژی و ڕۆژێکیش لە نێو شوێنی دایەنگەی منداڵان یان ئەو منداڵانەی لە سەرەتایی تەمەندان لەگەڵیان بژێ ئاخۆ بزانن هەتا تۆش دڵت لە شوێنێکا خۆشحاڵە بێتن بەڕێزانم منداڵەکان پێویستیان بەوە هەیە دڵیان خۆش بکە تۆ هاوڕێیان بە لە جاتیەوەی ئەوان بە دوای هاوڕێیترا بگەڕێن جاریتر ماڵوێران و سەرگەردانیان بکەن تۆ ڕێنماییان بکە لە جاتیەوەی کەسێکی تر لەولاوە تەوجیهیان بکە موەجیهێک بۆ خۆیان بدۆزنەوە نا موەجیه و ئاراسەکارێک ڕێنماییکارێکی دڵسۆزانە لە هەموو کەسکەوە دڵسۆزترە باشتر لە دڵسۆزی هەیە بۆ ماڵ و منداڵ خۆی تۆیت بۆیە ڕۆڵی خۆت پێگەی خۆت بە کەسانی تر مەدە با منداڵەکانت بە دوای کەسێکی تر و شوێنێکی ترا نەگەڕێن دوایی ماڵوێرانە بیت تەنانەت ئیسلام پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم پێمانەڵێ لە ماڵەکانمان ئەوانەی کە ئەگەر خزمەتکارێکیشمان هەبێ کەسانێک هەمان هەبێ لە ژێردەستمان بۆ خزمەتی ماڵ و منداڵمان ئەبێ ئاگاشمان لەوان بێ ئەوانیش لەبیر نەکەن ئەوانیش مرۆڤن لە ئیسلامدا مرۆڤ هەر مرۆڤە بە پلەپایە مرۆڤەکان گۆڕانیان بەسەر نایە بەڵێ ڕێز و حرمەتیان بۆ دانەی هەر کەس ئەنزیلی ناسە مەنازیلەهم بەڵام وەکو مرۆڤ هەر وەکو مرۆڤ ئەبێ سەیر بکرێ ئەویش ئەبێ دڵخۆش بکرێ کارێکیان پێ ڕامەسپێراوە ڕاستپاردەی پێغەمبەرمانە صلی الله علیه وسلم کارێکیان پێ ڕامەسپێرا کە لە توانەی خۆیان زیاترە بەرگەی ناگرن ئازاری زەحمەت و شەکەتیان بۆ دروست مەکە لە ژیانە مامەڵەیەکی جوان لەگەڵیانە بکە وەکو ئەندامێکی خێزانی خۆت خۆش مەشرەبانە قسەیان لەگەڵ بکە بە سووک و هیچ سەیریان مەکە بە مرۆڤێکی دەرەجە و پلە نزم لە خۆتتر لە خانەوادەکەت تەماشەی مەکە تەنانەت جارجارە چۆن دیاری و شتێکی جوان ئەیێنیەوە بۆ ماڵ و خانەوادە و خێزان دیاریشان پێ ببەخشە يرحم من في الأرض يرحمكم من في السماء پێغەمبەری میهرەبان صلی الله علیه وسلم پێمانەڵێ ئەی خەڵکی زەوی ئێوە میهرەبان بن لەگەڵ یەکتر ئێوە بەزەیتان لەگەڵ یەکترا هەبێ خودای ئاسمانیش لەگەڵتان بە بەزەیی و میهرەبان و بەسۆزە بێ چەندمان لەگەڵ یەکترا بێویژدانین ستەمکارین باس لە زوڵم و ستەمی جاری وێ دەسەڵاتەکەیت دەسەڵاتێک لە دەسەڵاتەکان کەسایەتیەک هێزێک بەڵام ئەگەر چاو ببڕیە نەو خێزان و خانەوادەی خۆت تۆ خۆت لە نێو ماڵت دیکتاتۆریەتێکت سیستەمێکی دیکتاتۆریت ڕاگەیاندووە ماڵ و خانەوادەی خۆت خۆشحاڵ نییە زۆر جاران ڕۆڵەکانی تۆ خێزانی تۆ هاوسەری تۆ دایکی تۆ باوکی تۆ ئەندامانی خێزانی تۆ لە دەرەوە لەگەڵ خەڵکی تر خۆشحاڵترن لەوەی کە لەگەڵ تۆ بێ چاوێ پێویستە بە ماڵەکەی خۆدا بخشێنیتەوە لە بیری مەکە تەنانەت بەڕێزانم هەر پرۆسەیەک هەر هەنگاوێکی خێر
کە هەستی پێ ئەەکەیت ئەزانی خەڵکی تر پێ خۆشحاڵە بێ بە خێرایی هەنگاوی بۆ بنێ کاری جوامێرانە ئەنجام بدەیت خۆشت خۆشحاڵە بیت. لە ئیسلامدا ئێمە وا فێرکراوین هەوڵ دەین هەم خۆمان خۆشحاڵکەین ئەوانی تریش خۆشحاڵکەین. بێگومان ئەگەر ئەوانی خۆتر خۆشحاڵکەین خۆشحاڵی خۆمان دەسەکەوێت. ڕووداوێکتان بۆ ئەگەڕمەوە. ئەگەڕنەوە زانایەک بانخوازێک ئەگەڕێتەوە ئەڵێ چەند هاوڕێ و هاودەمێکم هەبوون گروپێکیان دروست کرد بوو کەوا هاوکاری خەڵکی فەقیر و هەژار و داماویانە کرد. دەڵێ ڕۆژێکیان ئەو گروپە و چەند کەسایەتیە کۆمەڵێک کرێکارێکی زۆریان هێنا داوەتیان کردن لە یەکێک لە خواردنگە و مەطعەمە بەنێو بانگەکان کە پێشتر ڕێکەوتن لەگەڵ خاوەنی خواردنگەکە کەوا فڵان کات و فڵان ژەمە کۆمەڵێک کرێکار کەوا خزمەت بە شار و وڵاتی خۆمانەکەن ئەمانەوێ ڕێزیان لێ بگرین ژەمە خواردنێکی شایستیان پێ ببەخشین. ئەو زانە بەڕێزا فەرمێ خوای گەورە ئەجر و پاداشیان بداتەوە. پرسیارم لەو هاوڕێ و هاودەمانەی خۆم کرد بەڕێزان باشە بۆچی ئەوانتان بانکێش کرد بۆ خواردنگەیەک خۆ دەکرایەوە خواردنەکە بێنن پێیان ببەخشن لە دەرەوەش لە سەرکاری خۆش خواردنەکە بخۆن؟ گوتان بەڵێ مامۆستای بەڕێز بەڵام ئێمە ئامانجێکی ترمان هەیە. ئەزانی ئامانجەکە چییە؟ ئەو هەژارانەی لەسەر جادەکان و لە شوێنی کار و خزمەتەکەن بە خاک و وڵات و نیشتیمان ڕەنگە ناوی زۆر لە خواردنگە بنێو بانگەکانیان بیستووە، ناوی زۆرێک لە خواردنەکانیان بیستووە بەڵام نە خواردنگەکەیان بینیوە و نەتام و چێژی خواردنەکەیان کردووە. زۆرێک لە خواردنەوە و ساردەمەنیەکان ناویان بیستووە ڕەنگە جاری وایە بینی بیشتن، ڕەنگە لە دەستی خاوەن کارەکەی خۆشیان بینی و کای خواتەوە بەڵام تا ئێساوان تامیان نەکردووە چێژیان نەکردووە. زانیویانە خەڵکێکی کە خوا پێداوە ئەچێ لەو شوێنانە لەو خواردنگانە کەوا بەناوبانگن خواردن ئەخوا خۆی و خانەوادە و خێزان و هاوڕێ و هاودەمەکانی بانکێش ئەکە لە شوێنێکی فاخیرە دائەنیشێ دڵخۆشی دەرەبڕێ کەسایەتی خۆی بۆ خۆی حیسابێکی بۆ خۆی کردووە بۆ کەسایەتی خۆی کردووە بەڵام ئەوان ئەوەیان نەبینیوە تەنها بیستویانە. ئێمە ئەمانەوێ ئەوڕۆ ئەوانش وەکو خەڵکی تر هەست بەون هەست و نەستە بکەن کە ئەوانیش مرۆڤێکن هیچ جیاوازێکیان لەگەڵ ئەوانی تر نییە، ڕەنگە هەندێک دینار و دۆلاریان لە جیرفانیان کەمتر بێ لە خەڵکی ترە. ئەوڕۆ ئەوانیش وەکو خەڵکی تر دانیشتون خواردنی خۆیان لە شوێنێک کەوا حەزیان لێ چون دانیشتون خواردنێک کە حەزیان لێ و ئارەزوی دڵیانە داوای ئەەکەن خواردنەوەی کە چێژیان نەکردووە و نەیان خواردوتەوە ئێستای خۆنەوە وەکو خەڵکی تر لەسەر مێز و کورسیەکی شوێنێکی ڕاقی دانیشتونە. ئێمە هەستمان کرد هەوڵماندا ئەو هەستە لە لای ئەو بەڕێزانە دروست بکەین. چەند موسڵمان هەیە کرێکارێک چەندین ساڵە لە ماڵەکەی لە شوێنی کار لە لای ئەوە خزمەت ئەکا خزمەتی خۆی کردووە لەو زیاتر ئارەقی ڕشتووە و ڕەنجی کێشاوە تا دەوڵەمەند بووە و دینار و دۆلارەکانی کۆ کردوێتەوە بەڵام بۆ جارێ لە جاران داوەتێکی نەکردووە بانگهێشتێکی نەکردووە نە بۆ ماڵی نە بۆ جارێک لەگەڵ خۆیان بیبا بۆ مەطعەمێک خواردنگەیە خواردنێکی خۆش بکە حەز بە کەسایەتی خۆی بکە دەی خۆ لەگەڵ تۆ زۆر ماندوو بووە دڵسۆزی زۆری بۆ نواندووی لە تۆ زیاتر ئارەقی ڕشتووە بۆ کۆکردنەوەی ماڵ و سەروەت و سامانەکەت بۆچی ڕێزی لێ ناگری بۆ وەکو مرۆڤێک سەیری ناکەی. ئیسلامەکەی ئێمە وامان پێڵێ ئەبێ ئەویش حیسابی مرۆڤی بکرد. پێغەمبەری میهرەبان پێمان ئەڵێ ئێمەش ئەبێ میهرەبان بین لەگەڵیانە. بەڵێ بەڕاستی هەر کاتێک لە میهرەبانی پێغەمبەری خوا ڕائەمینن هەڵوەسا ئەکەین شەرم ئەکەین کە ئێمە لە ئاست ئەو پەیامەدانین. ئێمە قسەی زۆر ئەکەین نازناوی جوان و باش بۆ خۆمان هەڵەبژێرین بەڵام بەداخەوە لە واقعدا لە ژیاندا شتێکی تر نمایشەکەین. بە هەمومان هەوڵ دەین لە میهرەبانی
میهرەبانان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری میهرەبانی بن لەو کەسەی کەوا بە کردداری میهرەبانی نێو کۆمەڵگای مرۆڤایەتی پەخش و بڵاو کردوتەوە. خوای پەروەردگار بە بەزەی و میهرەبانی خۆت بەزەی پێدامان بێتەوە و لە گوناه و تاوان بمان بوری لە ناخۆشی و ناخۆشیەکان بمان پارێزی. تاڵقێکی تر بەخواتان ئەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.